ئێمە کەم ڕۆژ هەیە کە بڕگەیەکی وەرزشی بۆ ئێوە ئامادە نەکەین و بەبیرتان نەهێنینەوە کە تەندروستی ئێوە چەندێک گرنگە بە تایبەت لە ڕێگەی وەرزشەکانەوە. ئێمە ئەچینەوە لای ڕاهێنەرەکەمان ژاکاڵ خۆشناو کە لە دانیشتووی سویدە و باس لە جۆر و شێوازی ئامادەکردنی ئەو خواردنانەکەت کە بۆ کێش دابەزاندن بەسوودن، هەروەها گرنگی خواردنەکان بۆ وەرزشەوانانیش چەندێک گرنگە. با ببینین بزانین ئەمڕۆ ژاکاڵ چی خواردنێک ئامادە دەکات و ئەتوانین سوودی لێ ببینین بە تایبەت بۆ کەسانەی کە وەرزشەوانن. ڕۆژ باش، ئەم خواردنە ناوی فەلۆمیە. ئەم خواردنە دەتوانێت پێشی وەرزش بیخۆن، پاش وەرزش، یان ئەگە حەزتان چوە شتێکی چەوری ئەتوانن بیخۆن، چونکە ئەمە چەورە بەس هیچ زەرێن نییە. فەلۆمی پێکاتوە لە بەنانی جۆ بە پەنیرێکی کە چەوری زۆر کەمە ناوی هەلومیە، فەلافل و سۆسێکیشم دروست کردووە بە ئەڤۆکادۆ، سیر و ماست پێرن گواکامۆلێ. سەرەتا فەلافل لەگەڵ هەلومی لەگەڵ ڕوونی زەیت سوورم کردەوە و نانەکە لە ناو مەقلەکە دایئەنم، سۆسەکە هەڵیەگرم، سۆسێکی توندە ئێخم بەسەریا، فەلافلەکە ئێخم بەسەرە لەگەڵ هەلومی، لەگەڵ گواکامۆلێ کە دروستم کردووە بە ئاڤۆکادۆ، سیر، بیبەری ڕەش و ماست لەسەری دایئەنێیت. و بیبەری سوور کە ڤیتامین د هەیە، سەوزەوات، و تەماتە. دوای ئەیکەیە بابۆڵە ئەیکەی بابۆڵە ئەیکەینەوە مەقلەیەک، سووری ئەکەیوە 2-3 سانیە وەکو ئەمە کە دروستم کردووە پێشان. ئەم خواردنە زۆر ئاسانە کە دروستی بکەی، سوودی زۆر هەیە و هیچ چەوری نییە و زۆر ئاسانە دروستی بیکە بیخۆی. زۆر سپاس کە لەگەڵمان بوون.